اللي تماشاوانیجان دی جارا وکو تی گهداری کرن دادگاه بلندا فدرالی یا قلسا یا تورای کو بحث ویتی کرن لی بگمان او پیشرکارن دستوری کوهانه کو اف دادگاه دکه بگمان سرن چنل سری پارێزەر و کەساتین ئەکادیمی هەنە کو بەیەکی ئیثبات دکەن حتا لە گۆڕ مادێ نۆتۆدویا دەستوری عێراق پێویست بووم یاسایەک ji bo vê dadgehê hatiba derkirin ewsta vê na hemû xananişîn biban lê berdewam e û bara pitirêjîk ew biryarên li dijî Herêma Kurdistanê ne. Erdelan Ehmed parêzer û rawêjkar in li stûdiyê gelmeye. Kay Erdelan bixêr bin. Enî serî li ser ew heye zor car dadgeh xweşî dilgiran e bû basî min dikin. Enî pê waya ew biryaranê derdeçin betaybetî li dijî Herêmî Kurdistan fêlen biryarî destûrî û mantiqî û yasayî ne? ئەو بڕیارانەی دوایی کە دوو بڕیاریان بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە دابینکردنی موچەی فەرمانبەران و ئەوەشی کە پەیوەستە بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەڕاستی پێچەوانەی دەستورن دادگا سەلاحەتی خۆی تێپەڕاندووە چکە سەلاحەتی دادگا و پسپۆڕی دادگا لەوەیە کە ئەگەر نیزاعێک لەسەر جێبەجێکردنی دەستور هەبێ ئەو چارەسەری بکە یاخود ئەگەر کێشێرکارێکی دەستور هەبێ ئەو لایانی بەرپرس ئاگادار کاتەوە یاخود چارەسەری بۆ بدۆزێتەوە بەڵام تەشریعی قانون لە دەسەڵاتی محکەمەی اتحادی نییە دەستوریش دەستوری ئێمە بۆ خۆی دەڵێت مادەی هەیە دەڵێ بە شێوەیە نابێت دەستکاری ئەم دەستورە بکرێت هیچ گۆڕانکاریێک لە مادەکانی دەستور بکرێت بەڵام دادگای اتحادی هاتووە مادەی دەستکاری کردووە و سەلاحەتی ئەسڵەن ئەوەی کە لێرە زیاتر دەمانێت ئاماژەی پێ بدەین مادەی 121 دەستور بە تەواوەتی پێشێل کراوە کە مافەکانی هەرێمی کوردستانی تێدا دیاری کراوە کە هەرێمی کوردستان حەقیەوەی هەیە دەستوری خاص خۆی هەبێ هەرێمی کوردستان سێ دەسەڵاتی دادوەری و جێبەجێکردن و تەشریعی هەیە ئەو دەسەڵاتانەی هەمووی وەلاناوە بۆ خۆی خستۆتە جێگای مشەڕعی دەستور و دەستوری ئەو مادەی دانا و قانونی دیکەی داڕشتۆ بۆ هەرێمی کوردستان کە ئەوە خارجی دەسەڵاتی دادگای اتحادیە و بڵاوکراوەیەکی ئەنجومەنی شورای هەرێمیش لەو ئەخیرانە هەر بڵاو کرایەوە لەسەر بابەتە بە تەواوەتی دەستنیشانی ئەو خروقاتانەی کردووە کە دادگای جناوی پارێزەر لەوانەیە زۆر جار بوونمەنە سەرنجی سیاسیەکان و ئان خەڵکانی تر ینی توزێک پێی ئیستیفزاز بن بەست و پارێزەریت و ژمارێکی زۆر ئەوراقیش لە بەردەستایە ئەنی پێم خۆشە بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان و عێراقیش تەئکید بکە ینی بە شێوەیەکی کۆنکریتی کە فعلا ئەوەی دادگای فیدرالیەکە مانتەقەیە یانە بەدڵنیا و پێ دەڵێم خەڵقێکی زۆر وازحی ئەم قانونەیە کە قانون دەستوری عێراقە دەستوری عێراق دەستورێکی جامدە ناکرێت بە هیچ شێوەیەک تەفسیر و تەویل بۆ هیچ مادەیەک لە مادەکانی ئەم دەستورە بکرێت بۆ خۆی دەستورەکەوا دەڵێت ئیلا لە ڕێگای پەرلەمان و ئیستفتاوە نەبێ هیچ جهەتێکی دیکە غەیری ئیستفتا نەبێ بۆی نییە دەستکاری هیچ بەندێک لە بەندەکانی ئەم یاسایە بکە کە دەستوری عێراقیە بەڵام دادگای اتحادی هاتووە وەک ئاماژەم پێکرد مادەی 121 هەر ئیلغا کردوتەوە کە مافی هەرێمی کوردستانە کە بۆ خۆی قانونی خۆی هەبێ کە بۆ خۆی دەسەڵاتی دادوەری خۆی هەبێ کە بۆ خۆی دەسەڵاتی جێبەجێکردنی خۆی هەبێ لەلایەک دەسەڵاتی جێبەجێکردنی کۆت کردووە بابند کردووە بەوەی کە دەسەڵاتی دابشکردنی موچەی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتوتە و داوێتەوە حکوومەتی مەرکەز کە ئەو پێچەوانەی دەستورە محەممەد شیع سوودانی بۆ خۆی لە مقابلەیەکدا دەڵێ من ناتوانم موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دابش بکەم چونکە ئەوە ڕفتارێکە پێچەوانەی دەستورە دەستور دیاری کردووە کە من لەسەرمە وەک حکوومەت بودجەی هەرێمی کوردستان دابین بکەم هەرێمی کوردستان بۆ موچە و بۆ خەدەمات و بۆچی تەسەڕوفی پێدەکا سەلاحێتی هەرێمی کوردستانە کەواتە خەرقی دەستوری کردووە زۆر بە وازەحی باش ئەوەی جێگێ سەرنجە ینی دەستور حتا ئەگەر دەستور هەماریش بکرێتەوە پێویستە بخرێتە ریفراندومەوە ینی وەکو تواڵی دادگای فیدرالی کە بریارەکانیش دەربکە بریاری مولزەمینە تا نەش لێ نادرێت کەواتە کێ ئەتوانێت چه هێزێکەیە کەم لایەنی پەیوەندیداری عێراقی ئەتوانێت مەستوو بکە کە خەرقی دەستور ناکات خۆی مادە 126 لە دەستور چوارەم دەڵێ بە هیچ شێوەیەک دەستکاری دەستور ناکرێت بە تایبەت لەو بەرگە و مادانەی کە پێیوەستن بە هەرێمی کوردستان مادە 126 بە وازەحی ئاماژەی پێکردووە ئەوەی کە بڕیارەکانی محکەمەی اتحادی باتن وەک ئەوەی کە لە دەستور هاتووە باتە بەڵام ڕێگا هەیە بۆ ئەوەی کە محکەمەی اتحادی پاشگەز ببێتەوە لەو بڕیارانەی کە پێشتر دەری کردووە و هەست دەکرێت پێشێرکاریەکی سەریحی تێدایە بۆ بەندەکانی دەستور بۆ مادەکانی دەستوری عێراقی کە ئەوە خەتی سوورە نابێت ببەزێنرێت کێ ئەتوانێت ئیجباری بکە سەرکومار کە پارێزەری دەستورە تا ئێستا هیچ تەسریحێکمان لێ نبینیوە سەبارەتەوە بابەتانە پارلەمانیش کێ ئەتوانێت پێ بڵێ لایەنی زەرمەند لەو بڕیارە
دەتوانێت داوای دیکە تۆمار بکات لە هەمان دادگا کە ئاماژە بەوە دەکات بەو بڕیارە زەرری پێگەیشتەوە، بەڵام بە شێوەیەکی دیکە ئاماژە بە مادەی دەستوری دەکات کە من سەلاحیەتی من وەک حقوقی من بەپێی دەستور مادە ئەوەندە بریتە لەوە بەڵام ئێستا من دەسەڵاتەکانم کۆت بند کراوە یا ڕاگیراوە، بۆیە محکەمە لەو حاڵەتە بۆی هەیە محکەمەی اتحادی عدول بکات، واتە پاشگەز بێتەوە لەو بڕیاری کە پێی دەری کردووە و بڕیارێکی نوێ دەربکات لەسەر ئەساسی یاسایی و پابند بە دەستور بۆ ڕاستکردنەوەی حاڵەتی کردوویەتی و لە ڕابردوشدا حاڵەتی وا زۆر ڕوویدا و چەند حاڵەتێک هەیە کە محکەمەی اتحادی بڕیارێکی دەرکردووە، دواتر دوای ئەوەی کە هەستیان کردووە لەو بڕیارەیان موفق نەبوون بڕیارێکی تازایان دەکردووە. ئەمە ئەم قسانی تو جێگای ئومێدا کە فعلا پێداچوونەوە بەوە بکرێت کە پێشێلی مەفە دەستوریەکانی هەرێمی کوردستان کرا. چەند بڕیارێک هەیە، من بڕیارەکانم ئێستالانێ بەس دڵنیام زیاتر لە 3 تا 4 بڕیار هەیە کە محکەمەی اتحادی پێشتر دەری کردووە و دواتر لی پەشیمان بۆتەوە بە بڕیارێکی دیکە ڕاستی کردوتەوە، نەک هەمان بڕیاری ڕاست کرد بێتەوە. بڕیارەکەی ئەمڕۆی مەسەرە ژمارەوەندە هەڵەیە کاتێک داوایەکی دیکە نووسراوە بۆ لەسەر هەمان بابەت ئەو ڕەیەکی مخالفی بڕیاری پێشووتری داوە، واتە بڕیارەکەی خۆی ڕاست کردوتەوە بە بڕیارێکی دیکە. بەڵێ جەنابی پارێزای کە بە کورتی سەرنجێکی دیکە هەبێت لەسەر و بابەتە لەبەرەوە پرسە مختصە بە بواریەوە. بەڕاستی لە یاسای لە بڕیاری تایبەت بە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان دادگای فیدرالی یاخود اتحادی کۆمەڵێک خروقاتی زەقی کردو بۆ قانونی بۆ دەستور، لەبەرەوە ئەسڵەن لە لایحەی داوا لای داوە کە لایحەی داوا ئەسڵەن باسی ئەوەی نەکردووە کە کۆتا ئیلغا بکرێت لا بدرێت، ئەو هەستاوە بەلادانی چەند مادەیەکی لە قانونی انتخاباتی هەرێمی کوردستان ئیلغا کردو و قانونی دیکەی داناوە کە ئەوەش دەسەڵاتی تەشریعیە، دەسەڵاتی دادگای اتحادی نیە. لە هەمان داوا لە هەمان بابەت بە بانێک و دوو هەوا پێواوێتی چونکە کۆتا لە قانونی انتخاباتی پەرلەمانی عێراقی هەیە کوردستان سڕیوێت. سپاس بۆ سەرنجەکانت، پێشاتێکی نوێیە بەڕێز ئەردەڵان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار، زۆر سپاس. سپاس بەڕێستە.